لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عراق دەڵێت ماوەی 3 هەفتەی پێویستە بۆ ئەوەی ناکۆکیەکانی ناو پرۆژە یاسای بودجێ گشتی ساڵی 2018 عراق چارەسەر بکات پێشەوەی بگەڕێنرێتەوە بۆ بەردەم ئەنجومەنی وەزیرانی عراق. ماجدە تەمیمی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی ئەلحەیاتی لەندەنی ڕایگەیاندووە کاتی پێویستمان داوە بە پەرلەمانتاران و فراکسیۆنەکان تا تێبینەکانی خۆیان لەسەر پرۆژە یاساکە پێشکەش بکەن تا هاوپێچی تێبینەکانی لیژنەی دارایی پەرلەمانی بکەن. وتیشی دوای تۆمارکردنی و تێبینیانە دانیشتنەک لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەنجام دەدەین بۆ گرنتیکردنی ڕاوێژ و لێکتێگەیشتنەکان بادوور لە ململانە سیاسیەکان. ئاماژەی بەوەش کردووە وەک لیژنەکان پێویستیان بە 3 هەفتەیە بۆ تۆمارکردنی تێبینەکان. ماجدە تەمیمی تاکیدیشی کردەوە لەوەی وەک لیژنەی دارایی سوورن لەسەر گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای بودجە و تێپەڕاندنی لە سەرەتای ساڵی داهاتوودا. هەر لەو چوارچێژدا وسامان نوزیەفی جێگری سەرۆکۆماری عراق ڕایگەاندووە لە ئێستادا هەوڵێک لە ئارادایە بۆ گۆڕانکاریکردن لە پرۆژە یاسای بودجەی گشتی کە هیچ گرنتێکی تێدا نەبوو بۆ بابەتی ئاوەدانکردنەوەی ناوچە ڕزگارکراوەکان. وتیشی لەسەر حکوومەتی عراق پێویستە بەشێکی بودجەی گشتی وڵات و کۆمەکە نێودەوڵەتیەکان و قەرزەکان بۆ سەر لە نوێ ئاوەدانکردنەوەی ناوچە ڕزگار بۆ وێرانەکان تەرخان بکرێت. فراکسیۆنە کوردستانەکانیش ئەو پرۆژە یاسایان بەدڵ نییە و دەڵێن پێشێلکاری تێدایە بەکەمکردنەوەی پشکێرێمی کوردستان لە بودجەکەدا. دەژڵێن حکوومەت هیچ سەرژمێرێکی دانیشتوانی لەبەردەستدانیە تا لەسەر ئەو بنەمای ژماری دانیشتوانە پشکی هەرێم دیاری بکات.